ئەتوو لە لایەک 3 مانگ موچەی خەڵکت نەدایە لە دیوەچی تیش پسوولەی کارەبا ئەگەر ڕێگەر پارەکەی پێ نەدەی کارەبایەکەت لێ ئەبڕی هەر خۆششتنێک نزیک 20,000 دینار ڕائەوەستیت لە نێو ماڵی خۆت وە لە دیوێشتر کێشەی خێزانی گەلێ گەورەی دروست کردوینە لە نێوان ژن و مێردان لە نێوان بووک و خەسوان ئەوانەی کە بەیەکەوە ئەژین چونکە بابەتەکە لە تااقەت چویتە دەرێ لە هێز چویتە دەرێ یاریکردن بە هەستی ئەم خەڵکە بەڕاستی شتێکی قبول کراونیە ئەتوو لە لایەک 3 مانگ موچەی خەڵکت نەدایە لە دیوەچی تیش پسوولەی کارەبا ئەگەر ڕێگەر پارەکەی پێ نەدەی کارەبایەکەت لێ ئەبڕی وە لە دیوێکی خەڵک هەیە پارەی کارەبای لێ بڕاوە چەندین ڕۆژە سەردانی دائیرەی کارەبا ئەکاتن بەڵام پارەکەشی لێ وەرناگرن بەو زۆرە بێم نەتێی من ئەڵێم من ڕووم لە خوای گەورە ئەەکەم خدای گەورە نە ئیسا هەبوو نە موسا ئەچ خودایەتی خۆت هەردەکرد و ئێستاش تۆ لە هەمووان گەورەتری و تەنها ئەبێ سکاڵای خۆمان بینە لای تو کەسی تەرنیە سکاڵامان لێوەرگری